بەپی پێگەیشتنی بەروبوومی ناوخۆیی ئێمە دامی جوتیارانی خۆمان بکەین. من دەمەوێت لە ئێستاوە بیڵێم لە ڕۆژی یەکشەمەوە ئێمە هاوردەی هەنار لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان فەرمانی قەدەغەکردنی دەدەین بۆی دامی بەروبوومی جوتیارانی خۆمان بکەین. لەسەر مەکائینی پێشکەوتوو خۆتان دەزانن ئەمانە شتی ئانی نین یەکسەر بتوانین ئێمە لە ماوەی مانگێک جێبەجێ بکەین. پێویستمان بە بەرنامە ڕێژیە بە سەراحەت بۆ ئەوەی کە بتوانین دەستی وەبەرهێنی دەرەوە بە بەهێنانی ئامێری پێشکەوتوو مەکائینی پێشکەوتوو بۆ جودارانی خۆمان بێنینە هەرێمی کوردستان و لەسەر بابەتەکانی تریژ یەک بەیەک بەڵێ وەزارەتمان هەڵوەستەی جددی دەکا بۆ ئەوەی کە بەپێی مەوسیم و وەرزی وەبەرهێنانی خۆمان لە ناوخۆی خۆماندا دامی بەروبوومی خۆمانی خۆمان بکەین. لە ئایندەیەکی نزیکدا حکوومەت پرۆژەی بودجەی ساڵی 2020 حاضر دەکا. لەو چوارچێوەیەدا ئێمە پلانی خۆمانمان هەیە، بەرنامەمان هەیە، چونکە لە ئاستی هەموو دنیادا ستانداردی جیهانی بۆ دامی کوشتوکاڵی نابێت لە سەتادەی بودجەی هەرێمەکە یعنی ئەو وڵاتە کەمتر بێ. ئێمە لە ئێستادا وەزارەتی کوشتوکاڵ لە ڕابردوودا بودجەیەکی زۆر کەمی بۆ تەرخان کراوە کە نەیتوانیوە پاڵپشتی بەهێزی ئەم کەرتە بێ، بەڵام ئومێد دەکەین لە بودجەی ساڵی 2020دا ئێمە و حکوومەتیش دڵنیان پاڵپشتیمان دەکا کە دامێکی گەورە بۆ کەرتی کوشتوکاڵ دەستە بەرە.